سستر خانم خوشکە ڕۆشن عمر ئەو گوشتەیە لە سیفرە نەدا ئەوەن گوشتەیە ژیانی عمەری ڕزگار کرد عەلی دیسان تۆی دیسان هاتیەوە بە تۆ وت کە ڕۆژێک دێنە ژوورێک ئەو ڕۆژە هەر چێکت بێ قسەی لێ دەکەین عەلی بەڵام ئێمە زۆر ژوورمان بڕی و هاتنێ دەرێ ئەمەیان دۆ هەمینە پەیمان بەڵگەکانە ئەو بەڵگانە لە دەستی ڕامیز بوون دەی ئێستا بزانە بۆچی ئەوانم دەدەیە چونکە ئیتر پێویستم پێت نییە عەلی تۆ هەموو شتە ڕێخستووانە ها ئەو نامەیەش کە بۆم هاتبوو تەفۆنەی ناردبوو ها ڕوخساری عومەریان شێوان وتیان مردووە و جیان هێشت ناتوانیم بخێەوە یاریەوە کەس تاقەت نییە گوێ لە مەسەلەکانت بگرێت عومەریان فرەدایە ئێرە لە ڕۆژنامەش نووسیان مرد بڵێ با دەرگا بکەنەوە بەڵام عومەر بەرگەی گرت ڕۆژێک بە ناوی کەسێشتر و ڕوپێ چراوە ئێرەی جێهێشت دەمت داخە دەنگت ببڕە کوڕا وتا لەمە شەمە کرد ڕامیس ئەوی ناردە نەخۆشخانەی تایبەت ئەوان ڕووی عومەریان گۆڕی دەنجی عومەریان گۆڕی ژیانی عومەریشیان گۆڕی بێدەنگ بە کوڕا عومەر نایشتی وەرگرت عومەر ئاوا گۆڕا عومەر گۆڕا بۆ تۆڵە وەرگرتنەوە عومەر فێری پارە دەستکەوتن بوو عومەر فێری یاری قومار بوو نەخێر عومەر فێر بوو وەک زەنجین هەڵسکەوت بکە عومەر فێری درۆکردن بوو عومەر فێری هەڵخەڵاتاندنی هەموو کەسێک بوو نەخێر جوان سەیرم بکە سەیری ڕوخسارم بکە کاکە عەلی سەیری ڕووم بکە سەیرم بکە سەیرم بکە سەیری ڕووم بکە کاچی گازکرد سەیری ڕووم بکە ئاخشتی وا نابێ بەشی منتان برد هەمووتان وەک مشی منتان خوارد بیرت کەوتەوە وانییە ها ئادەی سەیری ڕوخسارم بکە سەیر بکە خۆم پێی ناچێنم بەڵام تۆ بیرت کەوتەوە تۆ خۆت لە یەکەم ڕۆژەوە ئەسپەمە کردوانیە نەخێر کاکە عەلی کاکە عەلی سێرم بکە من گەڕامەوە من عومەرم دوات چاکەم لەگەڵ بکە کاکە عەلی منتان فەوتان منتان کوشت بەڵام دوات چاکە بکە کاکە عەلی قسە بکە بڵێ کاکە کاکە عەلی پێ قسەکە عومەر
عمر منم حسن كامل كامل حسن رجونا جيبوها رجونا حسن كامل جيبوها نشتغل ناكله بار بس توبشي حمولا يا جنجتو ورا ويرا أنا بياوي مني توش جاي مني لا كمل ليرة شاوركن حسن ليرة بمنوا كامل ليرة بمنوا كامل 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 گرنگنیه چەند کەسن زۆرین بەڵام زۆر لێ هاتوون ڕێگەی دەرچوو هەیە کامل نییە ئەو جارە نییە ئەو چەکەم دێ ئەزەل ئەو چەکە بێنە ئەزەل گوێم لێ بگرە با ئەو جارم تۆ پارێزم کامل ئەوم بدەیە نەخێر ئەزەل علی دەرچوو علی کڕگس تۆی تۆ لەکوێ بەدیار کەوتی؟ دەتەوێت ڕامیز قەلەندەر بکوژی؟ دەیکوژی گەر لەگەڵ ئێمە کار بکەی دەیکوژی ئەو هاتە
عمەر